وەرزێکی نوێی خولی نایابی کوردستان دەستی پێکردو لە یەکەم هەفتە 2 یاری لە سەنتەری شاری هەولێر بەڕێوە چوو لە دەربی هەولێر و لەسەر یاریگەی هەندرێن یانەی برایەتی بووە میوانیانی هەندرێن لە دەستپێکی یاریەکە تا ڕادەیەک برایەتی باشتر دەرکەوتوو لە خولەکەکانی سەرەتای یاریەکە ناوبژوان لێدانێکی سزای بۆ برایەتی هەژمار کرد بەڵام بیلال ساڵحی یاریزانی یانەی برایەتی نەیتوانی یانەکەی لە یاریەکە پێش بخات و دواتریش بە درێژایی ئەم گێمە یاریزانانی هەردوویانە نەیانتوانی هیچ گۆڵێک تۆمار بکەن و گێم یەکەم بەبێ گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هات لە نیوەی دۆم یاریەکە بە ئاستێکی لاواز بینرا و یاریزانانی هەردوویانە نەیانتوانی گۆڕانکاری لە ئەنجامی یاریەکە بکەن دوجار یاریەکە بە یەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی هاتوو هەردوویانە بە خاڵێک یاریگایان جێهێشت لە یاریەکەش هەرێکە لە یاریزانان متەڵیب محەممەد لایەنەی هەندرێن و ژیار گۆڤەن لایەنەی برایەتی دوای وەرگرتنی دووەم کارتی زەرد لە گێمی دووەم بە کارتی سوور کرانە دەرەوە لەسەر یاریگەی فەڕەنسۆهەیری لە یاریەکی بەهێز هەولێر میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد نیوەی یەکەم یاریەکە لەگەڵ بوونی ڕکابەرێکی بەهێز بەڵام هیچ گۆلێک تۆمار نەکرا لە نیوەی دۆمی یاریەکە و لە خولەکی 71 ڕێکان ڕزگار توانی بە لێدانی سزا گۆل یەکەمی پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات و دوای 4 خولەک کاردۆ کەمال ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە و یاریەکە بە گۆلێک بۆ هەردوولا و بە یەکسانی بە کۆتا هات حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر